ئەم کاتتان باش. سبەینێ دادگای باڵای فیدراڵی عێراق بۆ جاری هەشتەم لەبارەی دۆسیەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستانەوە کۆ دەبێتەوە. هێشتا ڕوون نییە کە دوایین بڕێر دەدات یاخود نا، بەڵام ئەگەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بەنا دەستوری دابنێت، ئەوە سەرجەم بڕیارەکانی پەرلەمان لەو ماوەیەدا هەڵدەوەشێنەوە با بڕیاری کاراکردنەوەی کۆمسیۆنیشەوە. دوایین دانیشتنی دادگای فیدراڵی لەبارەی کەیسی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان سێی ئەم مانگە بوو، هەرچەنداوە پێشبینی دەکرا کە بڕیاری کۆتایی دەدرێت، بەڵام دانیشتنەکە بۆ 24 ئایار واتە سبەی چوارشەممە دواخرا. ئەو کات دادگای باڵای فیدراڵی بڕیاری دابوو بۆ دانیشتنی داهاتوو بانگەشتی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بکات بۆ وەرگرتنی ڕاوبۆچوونیان لەبارەی ئامادەییان بۆ ئەنجامدانی هەڵبژاردنی داهاتووی پەرلەمانی کوردستانەوە بەهۆی کارانەبوونی کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمەوە. بڕیارەکەی دادگای فیدراڵی لە کاتێکدا بوو کۆمسیۆنی هەرێم هێشتا کاران نەبوو، بەڵام دوێنێ لە دانیشتنیەکی پەرلەمانی کوردستاندا کە شەڕ و پێکدادان لە نێوان پەرلەمانتارانی یەکێتی و پارتی ڕوویدا، پرسی کاراکردنەوەی کۆمسیۆن برایە نێو دانیشتنەکەوە. فراکسیۆنی پارتی دەڵێت با دەنگی 58 پەرلەمانتار کۆمسیۆنیان کارا کردوتەوە و فراکسیۆنی یەکێتیش ئەمە ڕەت دەکاتەوە. پەرلەمانی کوردستان لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوودا یاسایەکی دەرکرد و تەمەنی خۆی درێژ کردەوە، ئەمە پاشەوەی بەهۆی ناکۆکی نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانەوە هەڵبژاردنەکانی پەرلەمان دواخرا. ئەم درێژکردنەوەیە ناڕەزایی و کاردانەوەی فراوانی بەدوای خۆی داهێنا، سەرنجام جوڵانەوەی نەوەی نوێ و چەند کەسایەتیەکی دیکە لە نێویاندا دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان پەنایان بۆ دادگای باڵای فیدراڵی برد و سکاڵایان تۆمار کرد. سکاڵەکارەکان پێیان وابوو درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان نادەستوریە. دادگاکە زیاتر لە 6 مانگە چەندین دانیشتنی لەبارەی دۆسیەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستانەوە ئەنجام داوە، گوێی لە هەردوو لایەنی بەرامبەر گرتووە. لەو کاتەوەی دادگای فیدراڵی سکاڵاکەی وەرگرتووە، 7 دانیشتنی ئەنجام داوە، هەر 7 جارەکەش دانیشتنەکەی دواخستووە. زووم بە دواداچوونی بۆ دۆسیەکە کردووە، لەگەڵ ئەو لایەنانەی قسەی کرد، لەگەڵ ئەو لایەنانەدا قسەی کرد کە سکاڵایان تۆمار کردووە. هێشتا ڕوون نییە بڕیارەکەی سبەینی دادگای فیدراڵی چۆن دەبێت، بەڵام ئەگەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان بەنا دەستوریدا بنێت، ئەوە ڕەنگە قەیرانەکە قوڵتر بکاتەوە و ڕەنگیشە ببێتە فریادڕەست. ئەنجامدانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان پێویستی با کاراکردنەوەی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان و یاسای هەڵبژاردن هەیە. هەرچەندە فراکسیۆنی پارتی ڕایگەاندووە لە دانیشتنەکەی دوێنێی پەرلەماندا کۆمسیۆن کارا کراوەتەوە، بەڵام ئەگەر دادگای فیدراڵی بڕیار بدات بەوەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان نادەستوریە، ئەوە بڕیاری کاراکردنەوەی کۆمسیۆن هەڵدەوەشێتەوە و لە هەمان کاتدا پەرلەمان ناتوانێت یاسای هەڵبژاردنیش هەموار بکاتەوە. لەو حاڵەتەدا هەرێم دەکەوێتە نێو قەیرانێکی دیکەوە. بەڵام لەلایەکی دیکەوە ڕەنگە بڕیارەکەی دادگای فیدراڵی ببێت با دەرچەیەک بۆ ڕزگاربوون لەو قەیرانە، بەتایبەت ئەگەر هەرێم پابەند بێت پێوەی. لەو حاڵەتەشدا ئەنجامدانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بە گوێرەی یاسا کۆنەکە دەبێت کە هەڵبژاردنەکانی 2018 پێ ئەنجام درا. هەروەها هەڵبژاردنەکە لەژێر سەرپەرشتی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقیشدا دەکرێت. پشتبەستن بە یاساکۆنەکەش لە بەرژەوەندی پارتی دیموکراتی کوردستاندا دەبێت، چونکە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان نایەوێت بەبێ هەموارکردنی یاسای هەڵبژاردن بچێتە نێو کێبڕکەی هەڵبژاردنەوە. ئاسوودە بن.